سەر چاوی ئەو پرۆژەیە بریتە لە زەی گەورە بە 7 ترومپای تۆرباینی ڤێرتیکەڵ کە پێنجیان لە کارن دویان یەدەگەن ئاو لە زەی گەورە وەردەگیرێ دێتە ناو پرۆژە بۆ ناو بەشی ڕاپید میکس کەکانی نزیکە 11,000 مەتر سێجا ئاوی ڕووبار دێتە ئەو شوێنە لەوەیە موادی کیمیاوی تێدەکرێت سەلفاتی ئەلومینیۆم و پۆلیمەر بەکاردێ بۆ کاری نیشتن و مەین بەڵام کلۆر بەکاردێ بۆ کاری تاقیمکردن و پاکردنەوە دوای لەو شوێنە لە کە بەشی ڕابط میکسە ئاو دابش دەبێت بۆ دە عوزی گەورە عوزی نیشتن کە ژمارەیان دەدانەیە لەوێەوە کردداری مەین و کردداری نیشتن ڕوودەدات پاشەوەی ئاوەکە دەچێتە ئەمباری ژێر زەوی لەوێەوە دووبارە کلۆری تێدەکرێت بۆ پاکردنەوە وێستگەی هێشترمانەیە پێ دەوترێت وێستگەی ناوەندی مەڕەوەدا لەوێر ئاوەکە دووبارە وەردەگیرێتەوە بە 7 ترومپای ترکە پێنجیان هەروە لە کارن دویانە دەگەن ئاو دەچێت بۆ دوو ئەمباری گەورە لە ناو شاری هەولێر سەبارەت بە تێچووی مانگانەی بەڕێوەبردنی ئەو پرۆژەیە زیاترە لە 240 ملیۆن دیناری عێراقی کە ئەویش خەرجی دابینکردنی مەوادی کیمیاوی لە شەب و کلۆر و پۆلیمەر لەخۆ دەگرێت وەرزی بەهاران و وەرزی ستانان کاتێک کەوا لێتی ڕووباری زەی گەورە زۆر بەرز دەبێتەوە ئەو کات پێویستت بە ڕێژەیەکی زۆری تری شەب و پۆلیمەر هەیە بۆ کۆنتڕۆلکردنی ڕەوشەکە هەروەها بەکارهێنانی زیاتر لە 13 مێگا کارە 13 مێگا وزەی کارەبا و هەروەها خەرجی موچەی فەرمانبەران کە زیاتر لە 7 فەرمانبەر بە فەرمانبەری بەڕێوەبردنی پرۆژە و هەروەها سکیوریتی پرۆژە.